6 ساڵ لەمەوبەر محەممەد تەنیا دەیویست لە زمانی بەردەکان تێبگات. شغلم عملimi beran şetkim. Turistên ez difirûşim peran distînim. Mehmet Kuşman tabii ki bizim için çok değerli. محەممەد کۆشمان بێگومان زۆر بەهادارە بۆ ئێمە. ئەو کارانەی لەسەر شارستانیەتی ئارارات ئەنجامیان دەدات کاری زۆر گرنگن. Yek ecnebi tên, yek ecnebi. Ji wextê tên me pir paş dikir, ew dikir, gelê pir me hez dikir. ئەم پیاوە تەمەن 82 ساڵە لە ڕێگەی خوێندنەوەی بەردووە سەوارە هەڵکۆڵدراوەکانەوە زانیاری زۆری لەبارەی یاسا و ڕێسا و شێوازی ژیانی دەوڵەت و کۆمەڵگەی ئۆراتوو هەیە کە هەندێک جار بە شانشینی ئاراراتیش ناوی داهێنرێ. Edveri şolem amelimi beran şetkim. Turistên ez difirûşim peran distînim. Xebata min ji Lûvêriyê ez wir dixebitim. Beran ez Diyarbekirê tînim. Bazalt e. Ev jî serpantîn e. Her kesî dixwaze yek perê wan hebe dide xwe re eserê xwe dibe diçe. Ev jî kitaba min e. Ev kitab jî me nivîsiye. 6 sale ez wir dixebitim. 6 sale. Ev jî elfaban e. Elifbek. Alfabeyi Urartuanın. Alfabeyi. Ev jî reqemê wanin. Ev jî li ser ber hûnê niha herin bibînin yazî heye, xet heye. Ev jî xwedayê wan yê mezin hal diye. Ev jî ew çêkiriye. Ez wî diamil emelimi ev e. Navê min Mihemed Suadiya me Kuşman e. Ez sala 1940 baliyê Wanê Gulpınar Aspeşînê Çavuştepe ez hatime dünyayê. Arkeolog jî İstanbolê hatine yê li vir bikulûn. Ez jî min jî xwe nivîsî em hatin me hevra qazî kir. Heftê 15 roj derbas bûn çivî yazısı kitabet derket. Ew ez bal dixebitim navê Profesör Afîf Erzen bû. Ew nezanî bixwîne. Em gotin zor e, got ez zor e. Em got ez nizanim biyazîm bielimim. Got na, em got çima got gelek zor e. Barîkî zora min çû. Ew çûn ez çûm Kelawanê ji pir yazî hene. Min nizanbû kîşk Asûre, kîşk Urartuye min nezanî. Ez hatim çûme İranê jî min ev yazî anîn. Ermenistanê, Sûriyê min ew jî anî. Tirkiyeyê hemû min top kir. 3 sala min alfabe çêkir. ABC alfabe. Elifba. Me ew çêkir. Ez xwestim Ankarê. Ez çûm Ankarê sempozyumê. Me profesör ji wî çaxî 20 nefer hebûn. Belkî zêde jî hebûn. Pir begend kirin, alkış kirin, aferin falan. Ez hatim ser lisanı xebitim. 22 sala jî ez ser lisan xebitim. Min 65 kelime fêm kir. Başê jî ez çûm İstanbolê. İstanbolê nîşanmedan habke. Me ew jî çêkir. Ez hatim êja min bernivîsîn. Me bernivîsîn firotin zarê xwe pêda xwendinê üniversiteyê da.
از نهاجل برم اول 6 سال من از دبر عملم لەسەر بەرد و کەرسەڕەقەکان ئەو پیت و شانە هەڵدەکۆڵێکە نووسینی مرۆڤ و کۆمەڵگەکانی نزیکەی 3000 ساڵ لەمەوبەر بوو. ئێستا لە سەراسەری جیهاندا 38 کەس دەتوانن بزانن لەسەر ڕەفەکانی ئەم ژوورە بەرتەنگەدا چی نووسیوە. بەڵام نووسینەکانی بۆ ئەوانەش گرنگ و بەهادارن کە هیچ شتێک لەبارەی خەتی بزماریەوە نازانن. مكرنا كاس نعلم يقول أمنا إيش ما هي أم نظام تبكي يازيوي برزورة يه 12 سالي حتى 25 سالي يه 25 سالي دعوت نكر به başka işi yutene be bütün zihin akı bir de servi يه 5-6 سالا da him be 5-6 سالا da le vakti روزی سر خطا بزمانی خبتی روزی از هرم işi خبکم عمله کی دیبکم ناسینابه. Mehmet Kuşman tabii ki bizim için çok değerli. محەممەد کۆشمان بێگومان زۆر بەهادارە بۆ ئێمە. Medeniyetiyle ilgili. ئەو کارانەی لەسەر شارستانیەتی ئارارات ئەنجامیان دەدات کاری زۆر گرنگن. بەتایبەت لەبارەی ئەو زانیاریانەی لەسەر هێڵسی بسماری شانشینی ئارارات دەیانزانێت بۆ وان بەهادارن. باس لە مامۆستایەکمان دەکەین کە تەمەنی 80 ساڵی تێپەڕاندووە. کەچی ناتوانین بە شێوەیەکی چالاکانە بیخەینە سەرکار. ئەو وانەی نووسینی ئارارات دەڵێتەوە. واتە ئێمە سوودی لێ نابینین لە بابەتی ئارارات بۆ کەرتی گەشتیاری. ئەم پیاوە تەمەن 82 ساڵە لە ڕێگەی خوێندنەوەی بەردووە سەوارە هەڵکۆڵدراوەکانەوە زانیاری زۆری لەبارەی یاسا و ڕێسا و شێوازی ژیانی دەوڵەت و کۆمەڵگەی ئۆراتوو هەیە کە هەندێک جار بە شانشینی ئاراراتیش ناوی داهێنرێ. ئەو دەوڵەتەی کە لە سەدەی نوێمی پێشزاین لە دەریاچەی وان دامەزراوە و ساڵانێکی زۆر دەسەڵاتداری ڕەهای ناوچەکە بوون. تاوەکو ئێستاش نووسینی سەرقەڵا و جۆگەلە دێرینەکان و بەردە هەڵکۆڵدراوەکان وەک چیرۆک خوان قسە بۆنەوەی ئەم سەدەیە دەکەن. کۆشمان 11 منداڵی هەیە، بەڵام تەنیا کوڕێکی میراتیەکەی لە باوکی وەرگرتووە و شارەزایی پەسەندکراوی لە نووسینی بزماری هەیە. ئێستا جگە لە محەممەد و کوڕەکەی لە سەراستی تورکیا 6 کەسی دیکە دەتوانن خەتی بزماری بخوێننەوە و پێی بنووسن. بەرێ قەدەرە 30-40 حەبی هەبی بتونێ دنیای هەمژی یاشت چونکی ئونیڤەرسیتە تونە یا ئورارتوە تونە ئاسترۆلۆژی هەیە، سومێرۆلۆژی هەیە، هیتۆدۆلۆژی هەیە ئونیڤەرسیتەی تورکیەدا یە دەوڵەتی باشقەژی تونەیە. ئورارتو bölümü tüneye ji ber wî em mane 7 nefer ez jî 82 salî me yê en genç ezim lema Kültür Bakanî min dişîne ji derve. 5 sala ser hev min Amerikan Los Angeles'ê konferans kir. Almanya'yı, Hollanda'yı, Belçika'yı mikir. Pişkavî nexweşiya küme em ê biçûne Japonya'yê nexweş derketiye ha ew jî sekiniye. Behsê her bersê herba dikin, bersê sulha dikin, alışverişê dikin, qiralek salekê çiqa pera xerc dike, bêjnevî yolluk, behsê yıllıqê dikin, behsê esera dikin, behsê qiralê başqa dikin, behsê her tiştê dikin. Örf adetê dikin dinivîsin, dawatan şeyle evan dinivîsin. Adet evan hükmet evan yeke, balman başka bakan makan tünenin, şestu ne hep Xudaya wan hene, jwan şestu ha se hep ye pir mezinim. Ye en gelek mezin navi Xaldiye, Xaldi. Xaldi hem Xudaya devletiye hem jî harbiye. Piştî wî teîşeba heye Xudaya firtoneke ye bayê. Ye sisiye Xudaya rojeye. Şibînê Xudaya rojeye. Ew Xuday dî Xuday biçûkin her gelekî Xudayekî wan heye. Her gelekî Xudayê wan heye. Gele zanî çiniye gele hîsar ev. Tiştê ku dest hatiye çêkir gel ew.
خەتی بزماری کۆنترین شێوازی نووسینە لە جیهاندا کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 3200 ساڵ پێشەستا و لە شارستانیەتی میسۆپۆتامیا سەری هەڵداوە و ئۆراتیەکان زۆر بایەخیان پەیداوە. ئەوەی زۆر جێگای بایەخە لەم شێوازە نووسینەدا ئەوەیە لە پاش بەکارهێنانی ئەلفۆبێ بزماری نزیکەی 600 هێمایان بەکارهێناوە بۆ گزارشکردن لە هەر بڕگەیەک یان وشەیەک و هەر نیشانەیەک دەنگێکی تایبەت بەخۆی هەیە. پێشکە ئاسووران هیتیت هەبیە هیتیش دەوڵەتێکی زۆروێ ئەوەن یازیە بزماری شێگریە پشتیوە ئاسوورە ژوانستاندیە ئۆرال توێژیش ئاسوورەستاندیە پاشێ سومەر هێرۆگلیف یازیان هێرۆگلیف بیە ji Misrê pir kevne ji Misrê ew anîne paşê zindanê Hitit, Asur, Urartu ewana heme yazgın bizmarê dixebite ew jî viriye bizmarê yani yaygın bir yêdîna milleta yê ecnebî tên yê ji ecnebî ji Avustralyayê, Amerîkayê, Kanadayê, Avrupayê, Japonyayê, Korê hemû derdên ji wextê tên me pir paş dikin ew dikin gelê pir mehez dikin. 6-7-8 Eylül tarihlerinde yani دەمانەوێ پردی پەیوەندی لە نێوان ئێستا و مێژووی ئارارات دروستکەین. Urartu sempozyumu düzenleyeceğiz. بەم جۆرەش شوێنەوار و مێژووی ئارارات دەناسێنین. خەڵکی خۆمان هۆشیار بکەینەوە لەوەی ئارارات چ دۆڵەمەندیەکە. ئێمە ئاراراتیەکان وەکو باپیرەی خۆمان دەبینین. پلانیشمان وایە ئەو دۆڵەمەندیە بخەینە سەر دەوڵەمەندیەکانی کەرتی گەشتیاریمان. Gelawanê jê re gotinê tuşpa bal kentê wan e ji bi Baxdayê ji bi Ankarê ji bi Tehranê başkent jê re gotine tuşpa de ji xet pir heye li vir heye Eyanisê heye Anzafê heye başka tuneyê wan de re Sûriyeyê heye Iraqê heye İranê heye Ermenistanê heye. 6 ساڵ لەمەوبەر محەممەد تەنیا دەیویست لە زمانی بەردەکان تێبگات بەڵام دواتر لە شتێکی گرنگتری شتێگەیشت بۆی دەرکەوتە نووسینی دەوڵەتێکی بەسەرچوو هێشتا دەتوانێت نانی ژیانی ئەو لە سەدەی 21دا دابین بکات.